نەمانی باجی سەرفیزە ڕێژەی گەشتکردنی لە هەرێمی کوردستانەوە بۆ ئێران زیادی کردووە لەسەر مەرزی باشماق قەرەباڵغێکی زۆر دروست بووە. سەردانی هاوڵاتیان جیاوازە، بەشێک بۆ گەشت و سەیران دەچن و بەشێکی دیکەشیان بۆ بینینی پزیشک و هەندێکیش بۆ بەسەرکردنەوەی دۆستان و خزمانیان لە کۆماری ئیسلامی ئێران. چوونە دەرەوە و سەفەرکردن بە هەر وڵاتێک ئاوات و ئامانجی هەموو کەسێکە حەزێکە خولیایەکە کە ئەو کەسە سەردان شوێنەکان ببینێت، ئارامیەک بە دەر و دڵ و دەرونی ببەخشێت. ئێمەش وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ئێستادا فیزە ئاسانکاریی زۆر بۆ هاوڵاتیان کراوە، مادی و معنەوی زۆربەی شتەکان باشن، خەڵکیش حەزی بە سەفەرکردن هەیە. سەبارەت بۆ فیزەیە کە کراوە بە خۆڕایی کارێکی باشە، بەس داواکارین لەلایەنە بەرپرسەکان ئیستیحامێکی زۆری لەسەرە هەموو جارێکین زۆر ئەوە سینە تاکومۆرەکەمان بەرەکەی داواکارین لایەنە بەرپرسەکان بێن بەدەم ئەم خەڵکەوە و کاراسانیمان بۆ بکەن، هەر نەک ئێرە لایەنی ئێرانیش. لە ماوەی حەومانگی ڕابردوودا زیاتر لە 279,000 هاوڵاتی ئێرانی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. لە بەرامبەریشدا 243,000 هاوڵاتی عێراقی ڕۆشونەتە نێو کۆماری ئیسلامی ئێران. ئەو بڕەپارەی کە لە بەرامبەر پێدانی فیزە دەدرا بە هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو هاتوچۆی گەشتیاری لە مەرزی نێودەوڵەتی باشماخۆ زیادی کردووە و هەروەها هۆکارێکی تریش بۆ زیادبوونی هاتوچۆی گەشتیاری پشووی هاوین و پشووی خوێندکارانە کە زیاتر هاندەرە بۆ ئەوەی کە خێزانەکان گەشتکەن بۆ وڵاتی ئێران و سەردانی خزم و کەسوکاریان بکەن لە وڵاتانە. بە پێچەوانەی هاوڵاتیان و گەشتیارانەوە جموجوڵی بازرگانی لە مەرزی باشماق بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەمەش کاریگەری لە سەر داهاتی شۆفێران دروست کردووە. جاران لە مانگە سێ بەردانی سێشای دوو بەربێنی کرێدا بەزیوە بارەکەکەمە بۆ کرێژا بەزیوە بێتی وڵات دەرامەدماکەەوە بۆسەوە بنیوە. لای خۆشیەوە بەرپرسانی مەرزەکە و ناشارنەوە کە بەراورد بە مانگەکانی ڕابردوو جموجۆڵی بازرگانی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە، باس لە هۆکارەکانیشی دەکەن. سزانەی کە سەپێنراوە بەسەر ئێرانە هاتنی کەشتەکان بۆ بەندەر عەباس زۆر ئاستان بووە و تەمینی کەشتەکان زۆر بەرز بووەوە و ئێمە هۆکارە بۆەوەی کە جوڵی بازرگانی لە مەرزی نێودەوڵەتی باشماق بە شێوازێکی بەرچاو کەمی کردو. لە سەرەتای مانگی نیسانی ئەم ساڵەوە پاش چەندین مانگ دانوستان سەرنجام ئێران و عێراق بەڕاپارەی سەرفیزەی وڵاتەکانیان لە سەر گەشتیارانی هەردوولا هەڵگرتنی پارەی فیزاش لە کاتێکدا بوو کە سزاکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەر کۆماری ئیسلامی ئێران تونتر بوونەوە و بە ئەمەش پەیوەندیە دانوستانەکانی بەغدا و تەران پێینایە قۆناغێکی نوێ و هەڵکشانی بەرچاوی بەخۆوە بینی. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی باشماق لە قەزای پێنجۆن.